بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری گفتوگۆی تایبەت بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. لەم بەرنمەیەدا قسە لەسەر بابەتێکی گرنگی پەروەردەیی دەکەین یاخود فێربوون دەکەین، ئەویش بریتێ لە بابەتی دیداکتیک. دەپرسین ئایا دیداکتیک چییە؟ کاریگەریە ئەرێنیەکانی لەسەر مامۆستا و خوێنکار چییە؟ ئایا دیداکتیک پەیوەندی بە پرۆسەی پەروەردەوە هەیە یاخود دوالیزمەی پەروەردە و فێرکردن تەواوکاریەکەی لە دیداکتیکدا بەرجەستە دەبێت؟ ئایا تا چەند هەرێمی کوردستان پێویستی بە دیداکتیک هەیە؟ ئێستا وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ئیش لەسەر ئەوە دەکات کە لە ناوەندەکانی خوێندندا پرۆسەی دیداکتیک کارا بکات لە سەرتاسەری کوردستاندا. ئایا ئەمە تا چەند کاریگەری ئەرێنی لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن دەبێت یاخود فێربوون دەبێت لە هەرێمی کوردستان؟ ئایندەی ئەم پرۆسەیە بەکوێ دەچێت؟ ئایا فیدباکێکی باش وەردەگرێت یاخود ئەنجامەکەی وەکو کۆی ئەو دەورە و پرۆسە جیاوازانە یاخود ئەو مۆدێلانەی پەروەردە و فێرکردن کە هێنراوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و لەناو ئەو وەزارەتی پەروەردە هەمان چارەنووسی دەبێت یاخود جیاواز دەبێت لەوان و لە ڕێی مامۆسای ڕاهێنەرەوە ئەم گۆڕانکاریە لە ناوەندەکانی خوێندندا دەکرێت. ئەمانە کۆمەڵێ تەوەری سەرەکی بەرنامەی گفتوگۆی تایبەتمانە. ئەمڕۆ تاوتویان دەکەین بە میوانداری مامۆستا فایق سەعید، کارناسی بواری پەروەردە. خۆشحاڵین مامۆستا لەم سپاس و میهرەبانی. سپاس. بپرسین دیداکتیک چییە گەر بۆ بینەران ڕوونی بکەیتەوە؟ دیداکتیک وەک چەمکێکی ئەکادمی بەکاری دێنم، مانای زانست و هونەری وانەوتنەوە. زانستەکەی بریتێ لە لایەنی تیۆری و گەشتەسەندنی دیداکتیک و تیۆری دیداکتیکیەکان و ئەمانە، بەڵام بەشەکەی تری هونەری وانەوتنەوە کە دەکاتە میتۆدەکانی وانەوتنەوە کە خەڵک بە ڕێگاکانی وانەوتنەوە ناوی دەنێ. لە ڕووی ئەکادمیۆ من تەندروست نییە پێم، لەبەرەوە بەشی دووەمیان میتۆدەکانی وانەوتن مۆدێلەکانی وانەوتنەوەیە، بە هەردووچیەوە دەکاتە دیداکتیک. بەڵێ، دیداکتیک تا چەند کاریگەری ئەرێنی لەسەر مامۆستا و فێرخوازەیە یاخود ئەو کەسەی کە فێرە بێت؟ ئەو کەسی کە فێرە بێت دێ بڕوانە بانکیشی نێودەوڵەتیمان هەیە پێت دەڵێ هەر شتێک تقریبان چەند سەد فاکتەرێکیان وەرگرتووە چ کاریگەریەکیان لەسەر کارایی خوێندکار هەیە. یەکێ لەوانە دیداکتیکە بۆ بمان. دیداکتیک ئەندازەی کاریگەری 0.79 لە کاتێکە 0.40 ئەوەی 0.40 بێ باشە. کەواتە دیداکتیک ئەندازەیەکی کاریگەری گەورەی هەیە لەسەر کارایی خوێندکار و هزار توێژینەوەی زانستی کراوە لەو بانکە نێودەوڵەتیەدا دەری دەخات کە دیداکتیک ئەبێتە هۆی بەرزکردنەوەی کارایی خوێندکار بە ڕادەیەکی یەکجار زۆر باش. پێم باش ئەگەر بکرێت لەبەرەوەی تۆزێک ئاستە معریفیەکە دابەزین بۆ ئاستی بینەران و بچووکە ئەمە پەیوەندی بە پرۆسەی پەروەردە و فێربوونەوەیە 0.40 و 0.70 زیاتر گەر بۆ بینەران ڕوون بکەیتەوە. خۆی بڵێن ژمارەیە کە پرۆسێکی ماتماتیکی حساب کراوە بە توێژینەوە، بەڵام ژمارەیەک دەداتێ ئەڵە 0.40 عنی 140 نا هەر 0.40 یعنی هەر فاکتەرێک ئەندازەی کاریگەری ئەوەندە بوو باشە. لەو ژمارەیە بەرزتر باشتر لەو ژمارەیە نزمتر خراپتر کە من پێ دەڵم 0.70 دوو بەقەدەر باشەیە. یعنی وڵاتە پێشکەوتەکان کە دەست پێەکەن بە گۆڕانکاری لە سیستمی پەروەردە هەمویان لە دیداکتیکەوە دەست پێ دەکەن، چونکە دەزانن دیداکتیک و میتۆدەکانی وانەوتنەوە بەرپرسێکی سەرەکیە لە گەشتەسەندن و گەشتەسەندی پرۆسەی پەروەردە. کەواتە بتوێ وڵات پێشکەوە ئەبێ لە دیداکتیکەوە دەست پێ بکەیت. بەڵێ، دیداکتیک زیاتر دەست و پەنجە لەگەڵ فێرکردنە یا وەک تۆوتت هونەری وانەوتنەوە نەرمەکە یاخود ئەمە پەیوەندی بە پرۆسەی پەروەردەشەوە؟ خۆی پرۆسەی خۆی بەڕای من قوتابخانە و خوێندنگەکان دەبێت ئیش لەسەر فێرکردن و فێربوون بکەنەوانە و پەروەردە بەشێکی دیکە. بەڵام ئێستا لە هەموو جیهانە پەروەردەکەەوە بڕبڵاو بووە بەڕاستی خوێندەگەکان ئەرچێکی زۆر قورسیان لەسەر پەروەردە لەبەرەوە کاریگەری بەسەر یەکترشەوە. یەک نمونە بەمە کە کاریگەری زۆری هەیە بەسەرەکە. ئێمە میتۆدی سوکراتیمان هەیە بەکاری دێنین. ئەو میتۆدی سوکراتی هەر ئەو نیە فێری شتەکانەوە، بەڵکو وا لە تاکەکانی کۆمەلگا ئەکا کە بە شێوەیەکی زۆر بەفراوان بیرروڕای جیاوازی یەکتر قبولکەن. ئەمش بنەمایەکی زۆر سەرەکیە کە وونە لە لای ئێمە. کەواتە لەم ڕێگەیەوە سەیرەکەی دیداکتیک بەشدار ئەبێ لە پەروەردەکردنی تاکە بەوەی کە بیرروڕای جیاوازی یەکتری قبولکەین. بێگومان کاریگەری هەیە، بەڵام بەشە زۆرەکەی ئێمە لە دیداکتیک ئیشتە سەر فێربوون دەکەین. بەڵێ، چەمکی بیرروڕات بەکارێنە بیرروڕاهێنیتە ناو پرۆسەیەکەوە کە دیداکتیکە، کەواتە ئەمیش ئەمەیە ئەتەوێ بڵێ پەیوەندی بە پەروەردەوە هەیە. بەڵێ بەڵێ
کەواتە ئەمە کاریگەریە شۆڕە بێتەوە بۆ ناو کۆمەڵگایانی زۆرش کاریگەری شۆ کۆمەڵێک مەسن مۆدلی گروپمان هەیە ئێمە کە کۆمەڵێ میتودی جیاواز دەخۆ دەگرێوانە کە ئیش دەکەی بە مۆتودە کە میتودی سکراتی ئیش دەکەی لێ ینی ئەم هەرایی ئێستا دووشت ڕوویدا لەم ماوەیە لە ناو کۆمەلگای ئێمە ئەوەی ئەو کوڕکچەی کە سەمایان کرد و دوێنە و پێرەش ڕووداوێکی دڵتەزیێنی کە ڕوویدا ئەمانە ڕوو ناداتەوە لە کۆمەلگایە ینی تۆ کە لە پۆلەکانە ئێمە لەگەڵ منداڵەکانە وردە وردە مناقەشەی هەموو ئەو شتانە دەکەین کە کێشەی لەسرە و بابەتەکانی خوێندنش بێگومان سێرەکەی دواتر سێرەکەی کۆمەلگای ئەم بۆ شێوێ ناهەژێ ئەو شتانە ناکات چکە پێشتر کردوێتی ڕاهاتوە لەسەری لەم ڕێگەی و ئەمەوێ پێت بڵێم وردە وردە بڵێ لەوانەیە تێگەیشتنیەکە بێ ئەگەر تۆ پێناسەکەی دیداکتی تەنها لە هوەری وانە وتنەوە بەرجەستە بکەی یاخود فۆرمە لەبێت یعنی وا تێگەیشتن هەبێت لە ناو کۆمەلگا یا لە ناو سیستمی پەروەردا کە لایەنە پەروەردەیەەکە فەرامۆشەکرێ ئەکرێ بڵین ئەم دوالیزمە یعنی تاواکاری یەکترن بەڵێ هەردووچیان چۆن ڕاستی تێ کوتم خوێندنگەکان ئیشمان لەسەر فێربوونەکە بەڵام تۆ فێربوون دابراو نییە لە کۆمەلگایە کۆمەڵێشت فێرە بین ئێمە لە قوتابخانە هەمووی لە ناو دەرەچین لە حوشەی قوتابخانە دەرەچینە دەرەوە پەیوەندی پێمان دەچینە ماڵەوە مەسەلەن لە مەسلەی ئاینە مەسەن باسی ئەخلاقی گشتیەکە باسی ڕێزگرتنەکە بەدەلەوە ئێمە ئیشێکمان هەیە وانەیەکمانەیە کە دەیخوێنین ئەمانش پەیوەندی بە کۆمەلگاوە سەرکەی تاچێک تۆ پەروەردە دەکەی بە جۆریش کە مامەڵە لەگەڵ خەڵکا دەکا بە ڕێزگرتن مامەڵە لەگەڵ خەڵکا دەکا و فێریش دەبێت چۆن لە شوێنی جیاوازە داهێنان بکە بەڵام بە شێوازێکی تەندروست مامەڵە بکات لەگەڵ حاڵەتانەیە بەڵێ ئەم مۆدلە لە ناو کۆمەلگا پێشکەوتوەکانە پیادە کراوە دیداکتیکی مەبەستی بەڵێ هەموو وڵاتە پێشکەوتەکان کە ئیشیان کردو ئیشان لەسەر پرۆگرام نەکردو جارێ ئیشان لەسەر دیداکتی کردو بۆ تۆ خاوەنی دیداکتیکێکی باش بیت کتێبی کۆنش لە بەردەما بێ ئەتوانی بە باشترین شێوە بیڵیتەوە کاریگەری لەسەر خوێندکارەکاندانێ بەڵام پێچەوانەکەی دروست نییە ئەگەر پێچیان تۆ ئەگەر مامەسایەکی باش نەبی توانە کارەمەیە دیداکتیشکان باش نەبێ کتێبی دنیا و بێنە نازانی بیڵیتەوە بە شێوەیەکی باش بۆ شێوە کلاسیکی ڵیتەوە کە ئێمە هەمانە بەڵێ لەسەر ئاستی جیهان من زۆر جارەڵێم دیداکتیک سێ بەشی پەروەردە پێک دێنێ بەڵێم ئەو وڵاتە پێشکەوتوانە کامانن کە دیداکتیک پەیڕەوەکەن و پێشکەوتون لە ئاستی یا بڵێن کەرتی پەروەردە لە چوارچەوەی پرۆسی دیداکتیکە گەشەی لە ڕاستەکەی هەموو وڵاتە ڕۆژاوایەکان بە دەرجەیەک بەڵام ئەم گەشتە سەردانەی دوایی کە ڕوویدا و بە تایبەتی 1995 جوانە کۆمەڵێ وڵاتی کە بەرزبوونەوە نیە بۆ ئاستی وڵاتی کە وڵاتی پێشکەوتویان پێڵێن هەر هەمویان لەسەر دیداکتیک ئیشێکی یەکجار گەورەکەنیان وەکو وڵاتانی ڕۆژاوا هەمووی ڕۆژاوە بەڵام ئەو مۆدلە و شێوازی سنگاپوری و چینی و ئەوانە هەیە ئەوە چییە ئەوە ئاسیاییە و مۆدلێکی تایبەتی سنگاپورە مەسەلەن وڵاتە ئاسیایەکان بۆ خۆیان گەشە سندێکی زۆریان بە خۆیانەوە بینیوە سنگاپور لە گەشە سندێکی یەکجار ناوازەی بینەوە لە ماوەی 20 ساڵە لە گەندڵترین و خراپترین وڵاتەوە بوو بەیشە دەوڵاتەکانی دەوڵەمەندترین وڵاتی جیهان یەکێک لە دەوڵەمەندەکان و لە بواری پەروەردەش ئیشی لەسەر خۆکردن مۆدلی مەسەن سنگاپوری دانێناوەکەی بسە دەیخوێنین لە خولەکانمانە ئەوشەوەیە بیکاری قورسە بەڵام چۆن دەیکەی بە وێنە بۆەوەی ئاسان بێتەوە تێگەیشتنی یعنی وێنەکەتە بێتەوە پێویست بەو حساباتە دوور درێژن یەکە بیکەی دەتوانانی وەڵامەکە دەستکەوێتە مۆدلێکی ناوازێ بەڵێ ئەمە دیداکتیکەیە ئەم هوەرە ئەم شێوازی وانەوتنەوەی ڕەچاوی قۆناغی خوێندن یاخود تەمەەن کراوە یاخود هەروەکو خۆت لە کتێبەکە تا لەم کتێبەدا باسیەکەیت کە باسی دیداکتیکی مامۆستاکەی لە قۆناغی پێش خوێندنەوە ئەوەی کە ئێمە پێڵین لە باشووری کوردستان باخچە هەتاوەکو زانکۆ یعنی ئەمانە ڕەچاو کراوە مەرحەلەکان یاخود هەر لە خولەکە باسەکەی باڵێ لە خولەکان ئەزان چی خولەکان گشتگیرە یعنی من ئەو کتێبم با بڵێن کە ئەمساڵ چاپ کردووە بۆیە بە چوار بەرگە هەر هەموویە گرتەوە لە قۆناغی پێش خوێندنگەوە مەبەستم باخچەکانە کە بە ڕێزوتر ناویی شایستە نیە بۆ قۆناغا تا زانکۆ بەربڵاوە هەموو شتێک دەگرێتەوە بەڵام من تەرکیزم لەسەر یەک قۆناغی دیاریکراو نەکردووە بەڵێن یەک قۆناغی دیاریکراو بەسی ئیش لەسەر باخچەکە لەکرد قۆناغی پێش خوێندنگە ئیش کە مەزانم چی دەڵێمە بەڵام ئێمە لە بەروی ڕاهێنەرەکانمان ئەبن بە ڕاهێنەر بۆ هەموو هەرێمی کوردستان و هەموو خوێندنگەکانی ئێمە لەبەرەوە گرنگە لە 150 نەرمکەن لەگەڵ هەموو بوارەکانە بەڵام دیاریمان نەکردو ئەمە ئێستا دەخوێنین تایبەتە بە بازن یەکەم یا دووەم یا ئامادەی بەڵام ئەم فۆرمە یعنی لە ئاستی جیهانەوەی کە تۆ باسی وڵاتە خۆراوایەکانت کرد و باسی وڵاتە ئاسیایەکان نمونەی سنگاپورت تێنایەوە ئەوانی شەڕەچاوی ئەوەیان نەکردووە یعنی بە شێوەیەکی گشتی یاخود مەرحەلەکان باش کردویانە ئێستا من دەزانچی دیداکتیکە کرێ بە سێ بەشی جیاوازەوە ئێستا بەو نمونە کتێبە بینی نووسراوە دیداکتیکی قۆناغی پێش خوێندنگە دیداکتیکی زانکۆ بۆ نمونە
ئەمە جیان کردوتەوە بۆ لە بەرەوەی ئەو علمەوە کولانی ئەکادمی زۆر پسپۆری زۆری وەرگرتووە لە بەرە وایان لێ کردووە من لەم کتێبەیە مەسەن بەشێکی ترم جیا کردوتەوە دیداکتیکی گشتی و دیداکتیکی وانەکان دیداکتیکی وانەکان ئەوەیە کە بۆ وانەیەکی دیاریکراو زیاتر بە مەسەن دیداکتیکی بیرکاری بەس بۆ بیرکاریە بێ دیداکتیکی ئاین مەسەن بە زۆ ئاین نەبێ بەڵام دیداکتیکی گشتیشمان هەیە بۆ هەموو وانەکانی تر ئەبێ وەساوتە سەر مامۆسا کە بیگونجێنە لەگەڵ کارەکەی خۆیان بەڵێ ئەمە ئەکرێ بڵێن ئەمە مۆدیلێکە یا شێوازێکە کە ئەو وڵاتانەی باسمان کرد پەیڕەویان کردووە ئێمە ئەیهێنین لێرە وەکو ئەوانی تر کە سیستمی سوئیدی و ئەو مۆدیلەکانی تر بوو یاخود ئەو سیستمی بریتیشکان سڵی کە باسەکرێ هەر ئەوەی یاخود واقعی کوردستان و باری سایکۆلۆژی و گوزەران و ئاسی تێگەشتن و خزمەتکردنی ناو خوێندنگاکان ئەمانە لە بەرچاو گیراوە ئەمە پرسیارێکی 25 پرسیارکی زۆر شایستەیە زۆر کەس پرسیاریەوە دەکا ئایا دەگونجێ ئایا ناگونجێ لە کۆمەڵ من پێم وایە ئەو کەسانەی پێیان وایە کە ئەمە ناگونجێ لەگەڵ کۆمەلگای کوردیا کۆمەلگای هندیا یان کۆمەڵەیەکی ئەو کەسانن کە زیاتر بیرکردنەوەیەکی چەقبەستویان هەیە زانست کە دەیهێنی بۆ هەمووی دەبێت زانست وەکو پرۆسەی کۆمەڵایەتی نییە بڵێ ئەمە نابێ یا ئەبێ من لە کۆنگرەی چەند کۆنگرەیەکی پەروەردەی دیسان بەرخوردم لەگەڵ ئەوانەیە هەبووە ئەبێ بگونجێ ئەبێ بگونجێ نییە زانست بە هەموو کۆمەلگاکان دەگونجێ ئاستەکانی دەگۆڕی بە پێی تەمەنی خوێندکار و ئەوانە ئەویان بابەتێکیکەیە بەڵام ئێسم مەتودی سوکراتیت بۆێنم مدیری بازنەیت بۆ دێنم مەتودی شتێکە بە هەموو مەتودەکانی کەکەیە زانستە و هەمووشی دەبێ من ئیشم بە بەشێکی زۆری کردووە لەو مێتودانە و بۆ کوردستانیش دەبێت بەڵێ دەبێت چونکە زانستە مەسەلەکە مەسەلە بابەتی کە نییە من و تۆ گفتوگۆ دەکەین مۆدلێکی تایبەت پیادە دەکەین بۆ کوردستانیش دەبێت گفتوگۆ بکەین بۆ ئەمریکاش دەبێت گفتوگۆ بکەین بەڵێ باسی بیرکردنەوەی چەق بەستوت کرد بەڵام تۆ لە ناو نووسینەکانە بە تایبەتی لە کتێبانەشە هەندێکی باسی فیدباک و کارایی خوێندکارەکەی و باسی بیرکردنەوەی ستاتیکی و دینامیکیەکەی ئایا ئەوە چییە گە ڕوونیکەیتەوە بۆ بینەر کە بیرکردنەوەی ستاتیکی و دینامیکی چییە بۆ ئەمە لە ناو سیستمی پەروەردە هێن ببوورە فێربوونە باسەکرێ بۆ هاتوۆتە ناو بابەتی گفتوگۆیە دیداکتیکەوە ڕاستەکە بابەتێکی گرنگە ئەگەر تەماشای کتێبە بکەی ڕەنگە لە فیدباک جیاواز بێ و بابەتە ڕاستەکەی بەڵام من بە ئەم قستێ ناون بۆ هەستەکەم لە سەتان نەوەتی کۆمەلگای ئەمە بیرکردنەوەیکی چەقبەستوی هەیە ڕەنگە کەس بەم قسەی من ڕازی نەبێ بەڵام کە باسی یەک شتێکەکەی بۆ ئەمە ناکەین هەمووی پاساوە هێنێتەوە هەمووی گلەی و گازنداکە لە جیاتی ئەوەی بەدوای دەرفەتی چارەسەرا بگەڕێت ئەم جۆرە پاساوهێنانە و هەموو پاساوهێنانەوە کە کاتە خاوەن بیرکردنەوەی چەقبەست و کە نایڵە گەشە بکەیت یعنی بەشێکی زۆری خەڵکی ئێمە خۆی بربەست لە بەردەم خۆی دانا بۆی گەشەنەکە لە ڕێگەی ئەو بیرکردنە چەقبەستووە کە نایەوێت فێربێ ناوێت تەحەدا وەرگێت مەسەلەن ئێستا ئێمە هەمومان چەندین ساڵە گلەی لە سیستمی پەروەردەیەکەین دروستە گلەیەکان بەڵام کە دەرفەتێکی ئاها دێتە پێشەوە لە سۆشال میدیا دەبینم خەڵکێکن دژی ئەوەن مەسەلەن تۆ داوای گۆڕانکاریەکەی فەرمەوە گۆڕانکاریە توانەسازی مامۆستا داوەکەی ئەوە توانەسازی مامۆسایە ئەم بیرکردنەوەانە زۆر گرنگە بە شێوەیەکی کە بڵێم تۆ کالدوێک کتێبێکی هەیە ئەڵێت تۆ چ جۆرە بیرکردنەوە یەکتەیە چ جۆرە تێڕوانی نێکتێ بۆ گرفتەکان بۆ ژیان بۆ تەندروستی دەبیتە خاوەنی ئەو کەسایەتە بیرکردنەوەکە تۆ دیاریەکە سە کتێبێکی زۆر خۆشەیە لە بازارە ئەو جستەی کە پیر نابێ پەیوەندی بە پەروەردەوە نییە بەڵام کە دەیخوێنیتەوە فێرەبی چۆن گەشببینی لە ژیانە چۆن تەمەنی خۆت دیاری بکەیت چۆن دیاری بکەی هەتاو بە ڕۆژ هەڵبێ یا بنێنیوە شەودا هەڵبێ و چۆن دەتوانیت شەو ڕۆژ بکەیت بە 24 ساعت یا 30 ساعت یا 10 ساعت ئەم جۆرە بیرکردنەوە بۆ هێنامەتە ناو چونکە کاریگەری زۆر مامۆستا کە باسی کات کاریگەریەکی یەکجار گەوری لەسەر خوێندکارەکانی هەیە بەرەو بیرکردنەوەیکی دینامیکی کراوە گەشە سەند و گرەوت مایندسەت باش مامۆستا سێگۆشەیەکەیە تۆ لە کتێبەکە باسیەکەی مامۆستا خوێندکار میتۆدیا پرۆگرام یا ناوەڕۆک یعنی ئەم دیداکتیکەم هوەری گفتوگۆیە تۆ مەبەستت هوەری گفتوگۆ لەسەر پەیوەندی مامۆستا دروستی کا لە نێوان خوێندکارەکە و پرۆگرامەکە چۆن مامۆستا بێ بە ئامرازیا میکانیزمی سادەکردنەوەی یا دروستکردنی دیداکتیک و گفتوگۆ یاخود ئەمە شتێکە لە دەرەوەی پرۆگرامە ئەو سێگۆشەی باسی دەکەی پێ دەڵێن سێگۆشەی دیداکتیکی کە بریتێ لە سێ فاکتەری سەرێکی مامۆستا و خوێندکار و پرۆگرامیان ناوەڕۆک لە پرۆگرام گەورەترە من ناڵم یعنی پرۆگرام گرنگ نییە بەڵام کە بەراوردێکی لەگەڵ دیداکتیکە جیاوازێک یەکجار گەورەیان هەیە بۆیە وتم یعنی ئەگەر بتەوێت سیستەمێ بگۆڕیت دیداکتیک بگۆڕێ کەم جار ئەو جا پرۆگرام بگۆڕە بێگوڕان کە تۆ دیداکتیکت گۆڕی توانەسازی مامۆستات بەرز کردەوە بێگومان پێویستشت وردەوە لەبەر ڕۆشنایی مێژوو کە دەڕات و ڕۆژەکان کە دەڕات پێویستت بە ینی گۆڕانکاری هەیە لە پرۆگرامیشە یانیەتەوێ بڵێیت ئەم پرۆگرامەی ئێستا لە باشووری کوردستانە یا بڵێن لە ناوەندەکانی خوێندندا لە وەزارەتی پەروەردەی حکوومەت هێرێمی کوردستانە پەیڕەوە کرێ ئەم هوەری دیداکتیکە ئەکرێ بڵێن ئەگەر ڕەخنە شەبێ لە
پرۆگرامەکانیان چەق بەستوو بن ئەم دیداکتیکە ئینقازیەکە ڕزگاریەکات لەوە. بەڵێ کاریگەریەکی یەکجار گەورەی دەبێت لەسەر ئەو بابەتە دروست چونکە ینی ئەوە بڕیارە دازن شێوازی کە دیداکتیک عین شێوازی کارکردنی ئێماکە یعنی ئایا چل دقە مامۆستا لە پۆلە ڕادۆسێ قسە دەکا یا ڕناوەستێ خوێندکار بەشدار دەبێت لە ئاستە خوێند ئێمە دەمانێت عقلی خوێندکار بکەینەوە چۆن عقلی خوێندکارگە دەبێت گفتوگۆی لەگەڵا بکەین دەبێت بەشی دەبێت بێنینە ناوەند ئێمە لە 2010 وتمان خوێندکار ناوەندە بەڵام بە هیچ شێوەیە تا ئێسش خوێندکار ناوەند نییە لە سیستەمی پەروەردەی ئێمە ئەم مێتودانەکە ئیش لەسەر فێربوون و فێربوونی بەرجەستەکەوە علمێکی تازە یعنی وا لە خوێندکارەکە بەشدار بێت لە پرۆسەی پەروەردەیە و وا لە خوێندکارەکە بیر بکاتەوە ئێمە دەمانەوێت بیر بکاتەوە. باش ئێستا هەندێ وانە هەیە بە تایبەتی بۆ ئەم دەرسە بڵین تەجریبیەکانی ئەزمموونیەکان بیرکاریە فیزیایە کیمیایە ڕادەیەک زیندە وەرزانی ئەمانە مامەڵەکردنە لەگەڵ داتا و ژمارە و هێما و سمبولۆ ئەوانە ینی مەجای دیداکتیکی تیانە تۆ یعنی ئەتوێ بڵێ تەنانە لە بیرکاری شائەکرێ هوەری گفتوگۆ دروستکرێ بۆ گەیانیوانەکە دەکرێت زۆر دەکرێت هەندێک زانستمان هەیە خۆی تاقیگەیە مەسەن لە تاقیگەکانە کە ئیش دەکەین بەو شێ بەڵام دیسان لەوێ شاکە کارام چۆن ئیش دەکەین لەگەڵانە تاقیگەیە تاقی دەکەینەوە بەس چی بکەین بۆی کارایی خوێندکار بەرز بێتەوە هەر ئەوەیە تاماشای تاقیکنێکی ئۆکسسیجین و هایدرۆجینەوەمان بۆ بکە یا نە فێری دەکەین راپۆرت بنووسێ باشە کە راپۆرتی تاقیگەی نووسی بە چ شێوەیە راپۆرتی تاقیگەیمان بۆ نووسێ بۆی کارایی خوێندکار بەرز بێتەوە یا فێری وتار نووسینەکەین ئەسە من لە زۆر شوێناوتومە کتێبی 12 ئامادەی بابەتێکی تایە ناوی گوتارە خوێندکار فێر ناکات چۆن گوتارە نووسێ بەس باسێک کاتوانە بۆیە لەم کتێبەیە لە بەشێکیانە تەرکیزم لەسەرەوە چۆن گوتار بنووسین بە شێوەیەکی زانستی گرنگە خوێندکاری ئێمە کە خوێندگەی تەواو کرد ێ بزانێ گوتار بنووسێ بۆیە بەشێکی زۆری نووسەرەکانی ئێمە نووسەر باشەکان باسەکەم لە گوتار نووسینیا بە شێوەیەکی زانستی نانووسن ئەوش پەیوەندی بە قوتابخانەوە دەگەڕێتەوە سەر ئەو بابەتە بەڵێ لەو وانانە شاتەنانە دیداکتیک ڕۆڵی سەرەکی دەبێت دیداکتیک پۆلێ نەکرێ بزانین جۆرەکانی هەیە چەند جۆری هەیە دیداکتیک هەر یەک جۆرە گفتوگۆی یاخود جۆری جیاوازی نەوەڵا جۆری جیاوازە بەڵام بە شێوە کاریمەکەی کەدا بەشەکەن بەسەر سێ بەشە و دوو بەش بە زۆری بابەتێکیان دیداکتیکی گشتیە واتە ئەو میتودانەی کە دەیخوێنین بە تەقریبی بە نزیکەی بۆ هەموو وانەکان دەبێت بابەتێکی دیکەیان ناوی دیداکتیکی وانەکانە یا هەلا هەندێک وڵات دیداکتیکی تایبەتی پێداڵێنیانی ئەو میتودانەی دەیخوێنن تایبەتە بەوانەیەکی داری کراو بۆ نمونە دیداکتیکی بیرکاریمان هەیە بەس بۆ بیرکاریە بێ یا دیداکتیکی وانە زانستیەکانمان هەیە وەک هەندێک کەسیش هەیە بابەتێکی ترشی ناوە دیداکتیکی بواری تایبەتی ناوە بۆ نمونە دیداکتیکی بلۆکی وانە کۆمەڵایەتیەکان بلۆکی وانە زانستیەکان بلۆکی زمان مەسەلەن دیداکتیکی زمان بەرجی چوارەمی ئەو کتێبم تقریبان واداناوە کە دیداکتیکی وانەکانە بەس باش ئێستا لە ناوەندەکانی خوێندن زۆر جار ڕێگەی ترێک گیرێتە بەر سیستمی گروپ بەکارەهێنرێ خوێندکارە برێتە دەرەوە بۆ ئەو شوێنانەی کە پەیوەندی بە پسپۆڕێکە یا بڵین بە بابەتەکەیەوە هەیە پێوترێ گەشتی زانستی زۆرجار مامۆستایەک ئەڕوان باسی وانەی مێژووە لە ئەشکەوتێکی مێژوویە وانەکە شەرحەکە ئاچێتە کارگەیەکەوە بۆ وانەی ئابووری بۆ کیمیا چوزان بۆ ئەوانە ئەمانە ناچێتە خانەی دیداکتیکەوە دەزانان بەشێکی زۆر گرنگن ئەوە ڕوتی پرۆگرافیسم و جۆندوی تاکیدێکی زۆریان لەسەر کرد پیاشش تاکیدی زۆری لەسەر کردوەوە زۆر بە یەکجاری گرنگن بەڵام بۆ نا شێوازێکە لە دیداکتیک شێوازی ما شێوازی وانە یعنی دیداکتیک بە ئاسانیەکە ینی چۆن وانەکان دەڵێیتەوە ئەوان وانەکان بەو شێوە دەڵێن بیرشت نەچێ شتێکی کەمان هەیە زانستێکی تازەیە یعنی لەسەر ئاستی تۆژاواش تازەیە زانستی فێربوونی بەرجەستەمانە ئێمە هەموو میتودانی دەیخوێنین باسی فێربوونی بەرجەستەکە فێربوونی بەرجەستە چییە چۆن لە تاقیگە ئەچین تاقیگە دەکەینەوە بەرجەستەیە شتەکان چۆن دەست بە پەرداخێکەوە دەین بەرجەستەیە بۆمان ئەوهاش زانستە تیۆریەکان بەرجەستاکەین یان زانستە تیۆریەکان زۆر قورسە بەرجەستێکی بەڵام ئیش لەسەر ئەو مۆدێلانەکەین چۆن زانستی تیۆری بەرجەستەکەی بۆ نمونە مێژوو چۆن بەرجەستەکەی جوگرافیا چۆن بەرجەستەکەی بۆ ئەوەی لە لای خوێندکارەکان ببێتە مایەی ئەوەی کە کارایی خوێندکار بەرز بێتەوە بەڵێ تۆ باس لەم چواربەرگا باسی ئەوەکەی کە باسە تیۆریەکەی دوو بەرگیش باسی گشتیەکەی بەرگێکشی باسی وانەکانەکەی باسی بەرجەستەی تیایانی ئەمە بەرجەستی تیاکرێت تقریبان بە نزیکەی هەموو ئەوانە فێربوونی بەرجەستەیە وەواشم داناوە تقریبان تا 15 ساڵی کەش مامۆستای کورد بەشە تیۆریەکەی ناڵم لەوانە یەکێک دروست بێ یەکێک کتێبێ بنووسێ زۆر باشتر لە من بەڵام بەشە پراکتیشەکەیەوەی میتودەکانی وانەوەتنەوە وام داناوە تا 15 ساڵی کەش هەموو مامۆستایە یعنی پێویست 130 بۆ پیادەکە لەو چوار کتێبە 140 بۆ پیادەکە سیستمی هەرێمی کوردستان گۆڕانکاریی گەورەی بەسەرادێ و ڕۆژ بە ڕۆژ مامۆستاکان و باڵێن سەرپەرشتیارەکان و بەڕێوەبەرەکانش
پێویستیان پێێتی بۆی بزانن مامۆستاکان چ کارێک دەکەن. بەڵێ ئەمەی تۆ باسیەکەی وەک پێشتری ژوتم لە بازنە 1 و 2 3 1 و 2 خۆتەزانی قۆناغەکانە 1 بۆ 6 6 بۆ 9 و 3 قۆناغی ئامادەیە. ئەمانە یعنی ئێستا لە کوردستان ڕاستەوخۆ مامۆستای ڕاهێنە دروست بکرێت و یا بڵین ئەو دەورە و خولەی کە ئەیبینن چەند هەفتە یاخود چەند سەعاتیە. ئەمە ئەبێتە فریاد ڕەسێکی خێرا بۆ ئەوەی بکەوینە سەر سکەی ئەوە کە هوەری دیداکتیک بۆ خۆی بکەوێتە کار و هوەری وانەوتنەوە یا شێوازی وانەوتنەوەی مامۆستا گۆڕانکاری بەسەرا بێت تاوەکو خوێنکار یا بڵین فێرخواست باش تێ بگات و ئەو مۆدیلە کلاسیکی ڕابرد و کۆتایی بێت. چۆن کۆمپانیایکی مۆبایلێت هەیە خەتێکی تازە ئێنێتە ئارە و 4G 5G ئێنێتە ئارە مۆدلێکی تازای سیارەت دروستە بێ گۆڕانکاریەکەی زوویە دەبینی دیداکتیک ئەوەی باشە ڕاستە خۆ گۆڕانکاریەکانی دەبین ینی وام داناوە دوای 2 مانگ 3 مانگ ئیتر منداڵەکان خوێندکارەکان هەست بکەن کە شتێک گۆڕاوە لەبەری مامۆستاکانە بە جیاوازی ئیشەکان ینی کاریگەرەکانی زۆر خێرایە ینی من چاوەڕوانی فترێکی زۆر دوور درێژ ناکەم بۆی کاریگەریم بۆ دەرکەوێت. بەڵێ ئەم مۆدیلە تا چەند ضرورەتی هەرێمی کوردستانە لە ئێستادا یەکجار زۆر زەرورەتە چکە پەروەردەی لە ڕووی دیداکتیکەوە تقریبان لە خوار سفرەوەی نێمە چونکە یەک بەو پۆینتانەی تۆ پێشتر باسکی لە سەرەتای بەرنامەکەمە خواری سفرین ئێمە لە کۆڵینەوەمان نەکرد تا بزانین لە هەرێمی کوردستان چەندە تا ئێستا لەو بوارە دیداکتیک کاریگەری چەنە بەڵام من توێژینەوەیکی کەم کردووە کە کارایی خوێندکاری ئێمە لە ماوەیەکی زۆر دوور و درێژە تا دێتە خوارەوە ساڵێکیان لە دەرچێ تا دێتە خوارەوە ینی هەموو ساڵەکان کەسەی توێژینەوەکەم بکەی دێتە خوارەوە بە مانای کارایی خوێندکار نزمە کەواتە من ئێمە بۆیە لەو پرۆژەی لە وەزارەتی پەروەردەینی باس لەوە دەکەین لە دیداکتیکە بۆی کارایی خوێندکارمان پێ بەرز کرێتەوە سیستمی ئێمە لە خوار سفرەوەی ینی ئێمە یەک ڕێگەیەکمان هەیە ئەویش وانەگوتنەوەی بانکی پێدەڵێن کە مامۆستا 40 دقیقە قسە دەکات ئەوە کارایی خوێندکار بەرز ناکاتەوە و ئەوە فێرکردنە نەک فێربوونیش. بەڵێ لە ماوەی 40 دقیقە مامۆستا فریای ئەوە ئەکەوێ ئەو ڕێگایە بگرێتە بەر بۆ ئەوەی وانەکەی بتوانێت بگەێنێ و دوایش لە کۆتایی دەرسەکە فیدباکی خوێندکارەکان وەربگری مامۆستای خوێندەکان بەڵێ مامۆستای خوێندەکان هەموو ساڵەکە لەگەڵ خوێندکارە هەیە دوای تۆ ئەم هەموو مێتودانە هەیە مەرج نییە مامۆستا هەموو مێتودەکان بە بەردەوامی لە هەمووانەیە کا بەکار نە پێویستیشمان بۆ مێتودە بانکیە هەیە جارجار مامۆستاوەکو کۆن دەستڵێتەوەوانە بەڵام بەشە زۆرەکەی دەمەوێت خەریکی ئەمانە بێ بەڵێ فریا دەکەوێت کاتی هەیە وەستا سەر مامۆستا چۆن کاتەکە گونجێنێت چۆن ڕێکیەخە لەگەڵ بەڵێ ئەمە لێرەدا ڕاستە بەڕێزت لە بەشێ لە وڵاتە خۆراوایەکانی ئەوروپیەکان بە هەمان شێوە ئەم ڕاهێنانە ئەەکەی بە مامۆسایانی ئەو وڵاتانەش پێم وابێ وابزان وتت جیاوازیەکەی ئەوەیە کە تەنها ئەوەیە لەگەڵ ئەوانە کەمتر ماندووەبی لەگەڵ مامۆستا بەشداربووەکان لەگەڵ مامۆسایانی ئێرە زیاتر و لەبەرەوەی پەیوەندی بە کۆمەلگاکان و ئاسیت پێگەیشتوی ئەوانی شەوە هەیە ئایا ڕەچاوی ئەوە کراوە ڕەچاوی گوزەران ژیانی مامۆستا بارودۆخی ناو خوێندنگاکان باری سایکۆلۆژی و تەنانە فسیۆلۆژی خوێنکار هەموو ئەمانە کراوە بە دیراسەوە کراوە نەوەڵا کاکارام ئەوەیان نەکراوە من باڵن خەریکی ئەو بابەتانە نیم خەریکی بابەتێکین بەڵام ئەم بابەتانەی کە دەیخوێن هەوڵم داوە لە خولی یەکەما هیچ نەبێ ئەم هەشتنۆ دەمێتودەی کە فێری ئەبینی لەگەڵ ڕاهێنەرەکانە هەمومان بە یەکەوە ئیشی تا دەکەین هەوڵم داوە کە بۆ هەموو بۆ بەشی زۆری وانەکان ببێ و بۆ هەموو مامۆستاکانش بەدەر لە هەموو شتێک ینی دروستە ینی موچە نییە نەوت نییە گاز نییە موچە ئاها ینی بەڵام من چارەسەری ئەوم پێ نییە من حکوومەت نیم بەڵام من دەتوانم شتێکت پێشکەش بکەم کە بتوانانی پیادەی بکەیت بەدەر لەوەش کە موچە نییە دوای شتێکی زۆر گرنگ هەیە کاکارام ئێمە فێری بین بۆی ئەڵێم دایمە لە ڕوانگەی گرفتەوە سەیری شت نەکەین لە ڕوانگەی دەرفەتەوە سەیری گیرتکەین ئەوە بیرکردنەوەی دینامیکی ئالەوەیە من دەزانم ئەم کێشانەمانە هەیە و ئەو کێشەی حکوومەتە دەبێت چارەسەری بکاتەوەوانە بەڵام کە دێنە ئەم بابەتە ئەگەر بیر لەو گرفتانە بکەینەوە ناتوانین یەک هەنگاو بنێنە بەپێشەوە یعنی پۆلەکانمان بۆ نمونە گەورن من ئەگەر بیکەمەوە هەمووی کانی گەورەیە 40 کەس 50 کەسی تایە ناتوانم یەک هەنگاو بنێم خۆم قفڵەکەم و بربەست دەخەمە بەردەستی خۆم نا من هاویش دەکەم 40 خوێندکارم هەیە 50 خوێندکارمێ و لەبەر ڕوانگەیەوەشەوە دەمەوێت ئیشکەم نامەوێت بوەستم بە بڕۆی تو وەکو پەروەردەناسێ بای هێندە کەرەستە لەبەر دەسایە کە ئەمە بیرکردن چۆنەڵی تێڕوانینێکی گەشتبینیانە و ئەرێنیانەمانە بێ بۆی من ئەو کەرەسانەی کە مامۆستا پێویستێتی تا چەندین ساڵی کەش لەم کتێبەیە خستومەتە ڕوو و بۆ ئەوەی باشش بێ زۆرش بەکاردێ دامەزراوی فام چاپی کردەوە چاپێکی زۆر جوان ڕێکوپێکە لەبەروی دایمە بەدەست مامۆستا هەموو ئەوانم کردووە ئەوە کەرەسەیەکە بۆ مامۆستاکان قەناعەت بێت کە پێویستیان بە هیچ نییە ناڵێم کتێبی باشتر لەوانەیە دروست بێت و ئەوانە ناڵێم بەڵام من باسی کتێبی خۆم دەکەم یعنی پێویستیان بە هیچی کە نابێت بەڵێ ئەوانە چێن تۆ ڕاهێنەریان پێیەکەی بۆ ناوناوەندەکانی خوێندن
ئەوانە گروپی جیاوازیە بەشی هەر زۆریان مامۆستان بەڵام هەمویان پەروەردەکارن لە بواری پەروەردەیە ئیش دەکەن و بەشی زۆریان مامۆستان. شوێنێکت بە دیاریکراوی لە بەرچاو گرتووە یاخود تەواوی لە زاخۆ تا گرمیان و تا هەورامان هەموو ئەو شوێنانە ئەو پرسیارێکی باشە تەمەەن پرۆژەیە ئەوەی باشە هەمان بابەت جاران بەسە ناو شارەکانەوەی شانەمانەکە کەس ناچوو بە لادیەکانە و بە ناحیەکانە ئێستا لە ناو شاری سلێمانی لە ناو شاری هەولێر لە قەزایەک لە ناحەیەک لە گوندێک هەموو مەسەن کاندید لە هەموو شوێنەکانەوە هاتووە کە دەشگەڕێنەوە هەمان ئەو بابەتانەی کە دەیخوێنین ئێمە هەمان ئەو بابەت نەقڵەکەن بۆ ناو شار بۆ قەزا بۆ ناحێ بۆ گوندەکانشی نەقڵ دەکەن ئەمە شکر لە خاڵە هەران ئەرێنەکانی ئەم پرۆسەیە. باشە ئێستا لە ناو ناوەندەکانی خوێندندا بەڕێوەبەرەکان هەڵسەنگان بۆ مامۆستاکان هاوڕێ ڕەخنەگر هەیە چوزانم ئێستا ساڵانە لیژنەیەکی سەرپەرشتیاری ئەچن چەند ڕۆژێ لە قوتابخانەکانە ئەمێنەوە نمرەیانێنێ ئەم ڕاهێنەرانە بەریەکەوتنیان لەگەڵمانە بۆ دروست نابێت. ئەوش پرسیارێکی شایستە و باشە. من لە ماوەیە زۆر لەسەر و بابەتە ڕۆم یان لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردە قسەم کردووە لەگەڵ جێگیری وەزیری پەروەردە قسەم کردو چکە و ماوەیەکی زۆر بەرپرسی سەرپەرشتیاری و پرۆسەیە و شارزایکی باشی تیا هەیە بەندێکمانەیە بە ناوی بەندی 11 لەوێدا ناوی دێنە جێگیری بابل هەمویان دەڵێن هیچ بەرکەوتنێک نابێت لە ئارا یەک بەندێکەیە بەندی 11 کە باسی دەوە دەکا سەرپەرشتیارەکان مەسەن سەیری هەڵسەنگاندن بۆ لایەنی تەکنیکی وشتی مامۆستا دەکەن بەڵام جێگیری وەزیری پەروەردە دەیگوت ئەمە بە شێوەیەکی گشتی چکەوان وەکو موئەسسەسە هەڵسەنگاندن بۆ تاکتاکی مامۆستا ناکەن بەڵام ئەوەی ڕاهێنەرەکان دەیکەن تەنها کارامەیە دیداکتیکەکانی مامۆستا هەڵدەسەنگێن یعنی ئەوان بەرپرسی سەرەکین لەوەی مامۆستا چ مێتودێک بەکارێنە چەند بەکارێنە زۆر یا کەم بەکاری دێنە لایەنەکانی کە نایکەن لەبەرەوە ئەو بەرکەوتنە نیە لە ئارایە بەس چییە ئێمە هەڵسەنگاندن ڕاهێنەرەکان هەڵسەنگاندن دەکەن دەیدێنە بەڕێوەبەر سەرپەرشتیار هەڵسەنگاندن دەکات دەگاتە بەڕێوەبەرش ئەمانەی لەبەردەستە بێ وەکو شتێکی سەرچاوەیەک بۆ ئەوەی مامۆستاکانی خۆی هەڵسەنگێنە من پێم وانە تا ئێستا بەپێ ئەو قسانەی لە وەزارەتەوە وەرم گرتووە لەسەر ئاستی باڵا هیچ بەرکەوتنیەکە بێ لارە و متابعەیە و بابەتەش دەکەمەوە دووبارش مناقەشەی دەکەمەوە کە بچمە وەزارەت ئەمە لە ڕووی ئیداری و کارگێڕیەوە یا لە ڕووی چۆنەڵی معنەویەوە ئەمە چ هێزێکیە بۆ ڕاهێنەرانە ئایا ڕاهێنەرانە کاریگەریان ئەبێت و دەسەڵاتیان ئەبێت لە هەڵسەنگاندنی مامۆسا کە سبەینێ کاریگەری پۆزیتیڤ یاخود نێگەتیڤێ بە هەر بارێکا بێ کاریگەریەکەی بەجێبمێنێ ڕۆڵێکی یەکجار گەورەیان هەیە ڕاهێنەرەکان یەکجار گەورە چونکە ئەوانن کە مامۆستاکان ڕائەهێنن لەسەرم حاڵەتانە و تێڕوانینی مامۆستاکانش بۆ کاری ڕاهێنەرەکان زۆر گرنگە لەبەرەوە من مامۆستاکان بەلامەوە گرنگن توانەسازی بەرزکردنەوە یانەوە ئەمە توانەسازی بەرزکردنەوە و زۆر گرنگە بە گەشت بینانە و بڕۆنە پرۆسەکەمە حاڵەتێ حاڵەتی دوم بڵێ ڕاهێنەرەکان دەچن لە ناو پۆلەکان شادن بەدەر لەوە ڕاهێنان دەکەن لە ناو پۆلەکانشدا دەنیشن و ئەتوانن مامۆستا هەڵسەنگێنن چۆن بەکاری دێنەکەی بەکاری دیەوەنە و خاڵێکی تریشەیە ڕەنگە نامیلکەیە دەرچێک بۆیان خاڵێکی ترشەوە لە ڕێگەی فیدباکی خوێندکارەوە خودی خوێندکارش بەکارهێنن ڕاهێنەرەکان بەبوونەمە بەس نامیلکە ئەوەی عیمەن هەجێتیەکە بێ لە ناو ناوەندەکانە ئیشی پێ بکەن بزبط ڕاهێنەرەکان لەسەر چ بنەمایەک بکەن چەند چمە تو دە پیادەکەن یا پیادەی نەکەنەوە چۆن مامۆستا هەڵسەنگێنن ئەمەش بابەتێکی زۆر گرنگە کە بڕیارە بۆ مامۆستاکانی ڕوونکەنەوە خۆیان بەدەل لە دانیشتنی خۆیان لە پۆلەکانە فیدباک لە خوێندکاریشەوە وەردەگرن یعنی لەگەڵ خوێندکار دادەنیشن ژمارەکەی نازانم خۆیان بڕیاری لەسەر دەدەن لەگەڵ خوێندکار دانیشن ئایا مامۆستاکان بابزان ڕنگدانەوەی هەیە بازان بەکاری دێن مامۆستاکانیان نە بۆ جۆرە مامۆستاکان هەڵسەنگێن بەڵێ وەزارەتی پەروەردە وردەکاری ئیداری و کارگێڕی هەیە بۆ ئەمانەکە سیستمێکە بێ بۆ ئەمە ڕێکخایە خود مامۆستا پابند کابەوەی کە ئەبێت ئەو ڕاهێنەری کە ئەچێتە قوتابخانەکەی ڕاهێنانی پێکە ئامادەبێ ئەوەی کە بە شێوە کلاسیکی و سنەتیەکە پێوتێ سیستمی چوزان پاداشت و سزا دەستخۆشی یاخود حزور ئەوانە یعنی ئەمە هەیە یاخود هەروەکو ئەوەی ڕابردووە مامۆسەکە سەرپەرشتی ئەرێچێتە ناو خوێندنگاکان زۆرجا گاڵتەی لێڵە 20 ساڵە 15 ساڵە هەریەن و یەک قسەکەن یعنی ئەمە تا چەند ئەوەی جیاوازە لەوە خۆی ڕەنگە حەقیشان نەبێ بڵێ 15 ساڵ بیزدان هەمان شتەکەن بەڵام ئەوەی لەم پرۆژەیە دەکرێت هەمان شت نییە شتێکی نوێیە شتێکی نوێ ڕێکاری تایە ڕێکارگرتنەبەری ڕێکار لە بەڵام تۆ بەسلانی ئیداری وەزارەتی پەروەردە ئەوێ کە ڕاهێنەرەکان مامۆستاکان هەڵەسەنگێن لە سەرڤەری وەزارەتی پەروەردە پارێزراو بێ بۆ کاری داهاتووی خۆیان پارێزراو بێ و هەدووە ڕاهێنەرەکانش دەرفەتی ئەوەیان ئەوێ کە مامۆستاکانش ڕاهێنەرەکان هەڵەسەنگێن فیدباک دەدەن ئەو خاڵە ئەوش خاڵێکی باشە و بۆ داهاتووش ئەوش لە سەرڤەرە ئاپارێزرێ بۆ ئەوی ئەم ڕاهێنەرانە مافی ئەوەیان هەیە ئەمە قسەی بەڕێز وەزیری پەروەردە بۆ دەکەم مافی ئەوەیان هەیە کە بچن خوێندنی باڵا تاوەکەن لەم بوارەیە بەڵێ
هەچە پرسیارێکەیە لەوانەیەوە ئاراسی وەزیری پەروەردە بکرێتەوە یاخود بەرپرسانی پەروەردەیی باشترە لە ناو وەزارەتە بەڵام لەوانەیە تۆشتا ڕادەیە لەبەرەوەی تۆ بە کارەکە هەڵاسی و بزوێنەری ئەم کارێت و خۆت کارکتەری سەرەکی بۆ جێبەجێکردنی یاخود ڕاهێنانی ڕاهێنەرەکان ئایا ئەمە هەروەکو چۆن ئەرکی شتایە بۆ ڕاهێنەرەکان لە ڕووی مافیشەوە هیچ مافێکیان بۆ دابی نەکرێت تا ئێستا ڕاهێنەرەکان ئەوەیە کە 50,000 بۆ زیاد کراوە بۆ موچەکانیان تا ئێستا بەس ئەوە لە ئارایە هەیەەوەی من ئاگدار بوو ئەی ئەو کەرستانەی کە پێویستیانە بۆ نە کۆمپیوتەر داتاشۆوانیان پێویستە هینیان بۆ کرێ بڵێن داتەشۆی شەحنیشان بۆ دەکڕێمە بڕیاری بەڕێز وزیری پەروەردەیە تەنها ئەوەنە بەڵێ باش تا چەند ئەم مۆدێلە ئەم بابەتی بەڕێزت پێی هەستاوی کاریگەری ئەبێت لە ئایندا بۆ لەسەر پرۆگرامەکانی یا لەسەر منهەجەکانی خوێندنی باڵاش ئێمە باسی بازنەی 1 و 2 3مان کردووە بەڵام دوایەوە خوێندنی باڵا هەیە ڕاستەکەی پرۆگرامەکانی خوێندنی خۆشمان دەبێ کاریگەری بەسەر من ئێستاش مەسەن ڕقمم هەیە ینی لاینی دیداکتیکی مەسەن فرامۆش کراوە لە پرۆگرامەکانە ئێستا باسی نمونەیەکم کرد لەسەر گوتاروانە پێویستی گفت بە گۆڕانکاری هەیە کەسانی مختصە بێ بیکەن بەڵام بۆ خوێندنی باڵا من پێم وایە بەڵێ جۆرێک فشار لە سەر خوێندنی باڵاش دروست دەکات چۆن کاتێک توانەسازی مامۆستاکانمان بەرزە بێتەوە کارایی خوێندکار بەرزە بێتەوە سیرەکەن خوێندکارێک لە شەشی ئامادەی دەرەچێ ئەچێ بۆ زانکۆ بە ئاستێکی بەرزەوە بەرزترە ئەچێتە زانکۆ لەبەرەوە زانکۆ ناچارە ئەو میتودانەی کە بەکاری دێنێ ئەویش گۆڕانکاری لە میتودەکانی خۆیان بکە بۆی باڵاتر بێ ئەوش پرۆسەیەکی هارمۆنی خۆشە باش بەڵێ ئەگەر یەکێک پرسیار بکە بڵێ مامۆسەفایق لە کۆی ینی پەروەردەکانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە خۆی بەم کارە هەساوە لەگەڵ وەزیر و حکوومەتی هەرێم ڕێکەوتنی کردووە بڵێ فریا ناکەوێ مامۆسا فریاکەوێ ئەمە بکات مامۆستا فریادەکەوێ بڵێ یعنی ئێستا بیرۆڕایك باش بۆ پرسات کە بیرۆڕایەکی هین هەیە هەندێک مامۆستاکان لە سوشال میدیای مەکە ئەرچی مامۆسا قورسەکەن و نامەرج نییە ئەرچی مامۆسا هەندێک حاڵەتە مەتودی سوکراتین بۆیە بە نمونە هێنەوە ئەرچی مامۆسا ئاسانەکاتەوە هیچ قورسی ناکاتەوە خوێندکارەکان وانە کە بەڕێوە بن ئەو سەرپەرشتی دەکات یعنی هەندێک مەتودی کەشمان هەیە یعنی ئەرچی مامۆسا قورس ناکاتەوە بەڵام هەندێکی تریان هەیە ناڵێم قورسێکاتەوە بەڵام پێویستە مامۆسا توانەسازی خۆی بەرز کاتەوە و توانەسازی خۆی بەرز کردو گەیشتە و ئاساسەکەی بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ئەیکات و زۆرش ئاسایی پێوانە لەوانەیە لە مۆدلی گروپا مەسەلەن کەم جارە نەماکە لە مۆدلی گروپا تۆزە سەرێشەی تیاابێ مۆدلی گروپ عادەتەن وایە تۆ لە پۆلێکە هەر خۆت قسە دەکەی سەرێشەی کەمترە بەڵام مۆدلی گروپ سەرێشەی تایە بەڵام تۆ بتوێت توانەسازی خوێندکار بەرزکەیت تۆزە لەو سەرێشەیشە بێت تحمل بکەی بەڵێ ئەو شێوازە داگرتووی چەندین ساڵە مامۆستا هەیە ئیسا لەوانەیە زیاد لە 30 ساڵە لە ناوەندەکانی خوێندندایە بە ئاسانی پێشوازی لەم مۆدیلە تازاکات ئەویان نازانم مەستاوە تۆ سەرەوەی ببینین چۆن پێشوازی لێکرێتوانە من لەسەر لە شوێنی جیاواز لەسەر دیداکتیک و سمینار و کارم کردو شتانە یعنی ئەوانەی کە لەگەڵم بوونە زۆر خۆشحاڵ بوونە بۆم بابەتە هەر ئێستا لە ڕاهێنەرەکانی خۆم دایمە پرسم ئەڵێم ئێوە بگەڕێنەوە بۆ ناوەندەکانی خوێندن چۆن ئیشەکەن یعنی وەکو ئەڵێن هەرگیز وەکو جاران ئیش ناکەین ئێمە بۆ توانەسازیەکیان وەرگرتووە کۆمەڵی مەتودی تازیان وەرگرتووە ئامادەشم پیادەیکەن چکەستەکەن خۆشە پیادەکردین ئەو میتودانی تو یڵێتەوە بە ڕاهێنەرەکان یعنی دوایی وەکو شۆڕبوونەوە بۆ خوارەوە ئەبێ ئەوانیش بە هەمان شێوە کە هەر مامۆستایەک ژمارەیەک خوێندنگا وەرەگرێت و کۆمەڵک مامۆستای لابێ ئەبێ ئەوانیش پەیڕەوی بکەن شەکە بۆ هەموویەتی خوێندگە حکوومیەکان بۆ هەموویەتی ڕاهێنەرێت چەند خوێندنگای بەرەکەوە دە بۆ 12 بڕیار درراوە پەیوەندە بەوەی هەندێک خوێندگە لە ناو شارە تۆ شوێنی نیشتە جێبوونت لەوەیە هەندێک خوێندگە لەوانەیە دوور بێت کە دوور بێت تۆ فریای 12 ناکەوی ڕەنگە کەمتر بێتەوە لەو حاڵەتەیە چکە لە ڕۆژێکە فریای دوان ناکەوی بەڵام لە ناو شار و لە نزیک ماڵی خۆت بێ ڕەنگە فریای دوانەکەوی باشە مامۆستایەک دە خوێندنگا وەرگری هەر مەکتە خوێندنگایە 50 مامۆستایتە 500 مامۆستاکە توانێت هەڵسەنگ ڕاهێنانیش و هەڵسەنگانیش بۆ ئەمانە بکات من پێم وایە دەکرێت وە قۆناغی سەرەتاشە دەبێت ببینین دەبێت ڕاستین ببین چەند فریادەکەن چەند ناکەون چۆنی دەکەن هەڵسەنگان چۆنی ناکەن و من خۆم لێرەش بم بە بەردەوامی با بڵێن متابعیان ئەەکەم ئەچمە خوێندنگەکان سیرەکەم بزان کەم تەرخەنەکان لەکوایە لەکوێیانە قۆناغی سەرەتا تۆزێ قورسەوە هەنگاوێکی زۆر گەورەیە کاراممە بەڕاستی پرۆژەیەکی زۆر چارە نووساز و گرنگە و ڕۆڵێکی گرنگیەیە لەبەرەوە چاوەڕوانی بربەستی شەکەم لە ئارادابێ بەڵێ یعنی بە هیوان کەی پرۆسەکە لە ڕووی کردەوەی تر مامۆساکان بچنە و ناوەندەکانی خوێندن و دەست بکەن بە ڕاهێنانی مامۆسا بە شێوەیەکی کردەی کە لە لای من تەواو دەبن ئامادەن بچن
بەڵام ئێستا خەریکین کۆمەڵێ کورسی تریان بۆ بکەینەوە خولی تیەکەی کورتکورتیان بۆ بکەین لە بواری ترە کە مامۆساستەکەی پێویستی پێێتی بۆ نمونە وەزارەت فەزڵجاف مەسەلان گرێبەستی لەگەڵ کردووە بۆ هەموو هەرێمی کوردستان دەیکاتەوە من خۆم لەگەڵ پەروەردەی شارەکانە خەریکم کەسی کە پەیدا بکەم لە بواری بوێری و قسەکردن و دەرکەوتن لە بەرامبەر مامۆستا و لە بواری ئەتەکێتی تر و ئەوانەشە پێ دەکەن لە ڕووی ڕێنووس و ئەوانەوە خەریکم خەڵکیان بۆ پەیدا دەکەم تقریبان پەیدام کردووە ئەوە لایەنانەشیان بەهێز کاتەوە و ئامادەم بچنە ناوەندەکانی خوێندن دەیان ساڵە ئەنووسیت وە قسە ئەەکەی لەسەر مەسلەی سیستمی پەروەردەوە فێربوون لە بەشێک لە ڕۆژنامە کوردیەکان و کتێب و بڵاوکراوەت هەیە یعنی بە بڕوای خۆت ئەو ڕەخنەی چەند ساڵە لە پرۆسی پەروەردە و فێرگرتنیەکەی لە هەرێمی کوردستانە ئەمە ئەو خەونەت ئەهێنێتە دی کە یعنی پێشوازی بکرێت لە بیر و بۆچوونەکانت وە لەو قەنەعەتەی کە هاتە بۆ ئەوەی کە گۆڕانکاری هەمووی ناکاکارم نەوەڵا هەمووی تا ئێستش ڕەخنەم هەیە لە سیستمی پەروەردەی بەڵام ئەمە باسی ئەم پرۆژەیە بکەین بەڵێ ئەم پرۆژێ هەمیشە خەونم هەبوو بۆ سنتەرێکی دیداکتیکیم هەبێ مامۆستا بەواسطە بێ ئەم سنتەرە بخوێنێتەوانە ئێستاشە لە هەندێک ناوەند سیرەکەم خەڵک دێت پێ ئەو ڕۆژە لە کەرکوو بووم خەڵک دێ ئەڵێ دەمەوێت لەو خولە وەرگیرێم ئەڵێم تەواو بووە تازە ژمارەی مامۆستاکەن بە خەونمە کە بەواسطە خەڵک بێ لە پرۆسی دیداکتیکی بخوێنێ هێندە گرنگە بەڵام پرۆسەکانی دیکەش من لەبەر دەنگم بە وەزیری پەروەردە دەگا پرۆژەکانی کەش پرۆژەی بۆ ئامادە دەکەم دەیخەمە بەردەست وەزیری پەروەردە بۆی مناگفتوگۆیەکی لەسەرکەین چ شتێکیکە لە سیستمی پەروەردەیەمە بگۆڕین بەڵێ ئەوەی کە وەکو ئەزمون بینی وتە تۆ لە باست کرد پێشتیش وتم لە وڵاتە خۆراوایەکان ڕاهێنانت کردووە بە مامۆستایان ئەوەشی لێرەوە چەند مانگێکە لێرەش خەریکیت یعنی ئەوەی ئەزمون و جیاوازی لە نێوانی دوو دنیابینی ڕۆخۆڕەڵاتی خۆراوایی کە بینی وتە چییە؟ یەکەم ئاستی مامۆستاکان زۆر بەرزە لەوێ لە زانکۆ ئاسیان بەرزە خوێندویانشتیان بەرزە لەبەرەوە ماندووبوونێکی زۆر نماندوو نابی پێوەی و یەک شتێکشت پێ بڵم ئێستا خەڵک وا وێنای دەکا من ئەم هەموو مێتودانم لە زانکۆ خوێندووە قەناعەتەکەی لە زانکۆی ستۆکۆڵم کە خوێندم تاواکەری هیچێکە لەم مێتودانەمە نەخوێندووە هیچێکێ مامۆستا خۆی بە دوایە چوونی دەکات دەڕات دەشێ خولێک ببینە لەسەر یەک مێتود دوو مێتود بەڵامەشی تر ئەرکی مامۆستایە خۆی مێتودەکان بخوێنێتەوە خۆی پێ بگەێنێ هەمووی خۆی دەیکات باشە ئەوان کە وەکو وتت پەیڕەوی لەو میتۆدەکرێت لە وڵاتە خۆراوایەکان ئەوەی کە تۆ ڕاهێنانەکەی هەر لەم مەجالایە بۆ تەقوی و بەهێزکردنە یاخود لەوێش لەسەر کۆمەڵێ بنەمای دیاریکرا و هەندێک مامۆسات بۆ دەستنیشان کراوە و ڕاهێنانیان لەوێ زین چۆنە لەوێ مەسەن لەسەر مێتودێکی دیاریکراو دەیکەین یەک مێتودی دیاریکرا دوو مێتودی دیاریکرا مەسەن مێتودێکمان هەیە چۆن شتەکان بەرجەستە بکەین ناوەکەیم لەسەر خەیاڵ نیە ئێستا چۆن شتەکان بەرجەستە بکەین مێتودێکی تایبەتە ئیشی لەسەرەکەین یان مەسەلەن هەر یەکێ مێتودی بازنەی مەسەلەن مێتودی بازنەیەوە چۆن ئەو کەسانی نازانن بنووسن شتیان پێیە بەس نازانن بنووسن چۆن خوێندکار فێر بکەین کە شت بنووسنەوەوانە مێتودێکی زۆر گرنگە تەنها لەسەر ئەو مێتودە ئیشەکەین و چەند ڕۆژێک شەقاینە لەسەری بەڵێ ئایندەی ئەم پرۆسەیە کە ئێستا دەستی پێکرد و لە سەرەتاکانایەتی لە هەرێمی کوردستان چۆنە بێت بە بڕوای خۆت لەسەر ئەم پرۆسەیە ئەمە تەحدید من زۆر گەشتبینم پێی و چاوەڕواکەم لە ماوەیەکی کەمە کاریگەری بەسەر خوێندکار و بەسەر مامۆستاشا هەبێ بەڵام لەسەر ئاستی تۆزێ درێژتر بچینە 2 ساڵێک و ئەوانە من خۆم داوام کردەوە کە ئێستا لە وەزارەتی پەروەردە بەڕێزی پەروەردە ڕەزامەند بووە کە خۆمان لێکۆڵینەوەی بکەین توێژینەوەشی زانستی یەکی شارزە بۆمە بکە بزان کاریگەری ئەمەی دەیکەین چییە من خۆم پێشنیارم کرد لەبەری ئەمە بزانم کەم تەرخەمەکانی خۆم لەکوێیە ئەگەر باش بوو باشە بەس ئەگەر خراپ بوو لە 0.40 کەمتر بوو بزانە خەلەلەکەی لەکوێیە لێرەیە لە مامۆستا لە قوتابخانەیە لە منایە لە شێوازی وانەوتنەوەکەیە بۆی ئەندازەی کاریگەریم بۆ دەرکەوێ و چاوەڕوانم کارایی خوێندکار بەرزکاتەوە باشە تۆ کۆمەڵێک منهەجت داناوە هەر لە ناوەڕۆکی کتێبەکانی خۆتە بۆ مامۆسایانی ڕاهێنەر کە بەشداریەکەن دوای ئەم قۆناغەوەکو پێشتریش هەندێشت باس کردوە لەوانەیە خولی تر بکرێتەوە دوای ئەم منهەجانە منهەجی تر هەیە ئەو کاراییە زیاتر بکات یاخود ئەمانە کۆنکرێتیە و ئیتر وەکو پەیڕەوێکی بنچینەیە تەنها ئیش بەسە سەرماکرێت دوشتێ خودی دیداکتیک با بڵێن مێتودەکانی وانەوتنەوە جارێک کە تیۆری ناخوێنین بەس مێتودەکان تقریبا تا ئێستا لە 12 ئەم کتێبانە وتۆتەوە تقریبا 150 یعنی ئەویتری ماوە ئەبێ وردەوە هەر جاری چەند مەتودێکی زیادە بۆ ڕاهێنەرەکان زیاد بکەین کە ئیش پێ بکەنەوەانە و بابەتی تریشەیە بەڵێ فیدباک داینەمۆی پێشکەوتنی پۆلە داینەمۆی پۆلە یعنی مامۆستا ئەگەر فیدباک بەکاربێنە بۆ مۆدلەی من لە کتێبی فیدباک و کارایی خوێندکار بەکارم هێناوە
پۆل گۆڕانکارێکی یەکجار گەوری بەسەرادێ و خوێندکار عقلی دەکرێتەوە خوێندکار دەزانێت چۆن ئیشکات خوێندکار هەڵەیەکی لە بوارێکە بەس خۆی چاکی دەکاتەوە پێویست ناکە مامۆستا بۆی چاکاتەوە یەکێ لە شتە هەرە سەرێکیەکان کەمەوە خولی داهات و یەکەمیشت کە باسی کەم مەسلەی فیدباکە مامۆستا چۆن لە فیدباک لە پۆلا بەکاربێنێ زۆریش حەزەکەم خۆم بە یا خەڵکی کە بێ لەسەر ئەم بیرکردنەوەی دینامیکی و ستاتیکی و چەق بەست و کراوەیە کەمە ئیش بکەین لەسەرەوە چونکە کە بیرکردنەوەت کراوە بوو زۆر دنیا زۆر دەگۆڕێ لە بەرچاو دەتوانانی یەکجاشتی گەورە گەورە بکەیت بەبێ ئەوەی منش فێر بکەم حەزی شەکەم و دوو بابەتە ئیشی لەسەر بکەین لە پشتیشەوە بەڵێ ئەو ڕێکخراوانی سەر بە نەتەوە یەکگرتوەکانە و چاودێری سیستمی پەروەردەی وڵاتە جیهانیەکانەکەن ئەوان ئاگاداری ئەمن کە ئەم شێوازە پەیڕەوەکری یاخود ئەمە تەنها شتێکی لۆکاڵی و خۆتان پێێستاوە من ئاگادار نیم کە شتێک هەبێ لارە تا من خۆم شارەزا بم نە ئەگەر نازانم ئەگەر وەزیری پەروەردە لینکێکی هەبێ قسەی کرد بێتوانە نازانم بەڵام حەزی شەکەم هەندێک شتێ ڕێکخراونە دەوڵەتەکان هاوکاریمان بکەن مەسەن زاکۆی هاروارد لەسە پرۆژێکیانەیە پرۆژە سفری ئەوانە بە ئەسڵ بەڵامیشەتی ئەوروپیا پادەیەکە یارمەتی وڵاتەکانەدا ینی حەزەکەم ئەوانش بێنە ژوورەوە داوا دەکەم من ڕێگەی بەڕێزۆزیری پەروەردەوە کە ڕای چێشنە ژوورە پرۆژە سفرمان بۆ بێنن نەکار خوێندنە مەسەلەی زۆرشتی کابرا بۆ نمونە مخدراتمان هەیە شتیمان هەیە دەنی زۆرشتی کەشمان هەیە هاوکاریەکمان بکەن لەمە بەس دیداکتیک نا هەرە سەر بەخۆیە باش ئەم وەک باس بیستومان یعنی ئەو مامۆسانی کە ڕاهێنەریان پێەکرێت تەنها ڕاهێنان بە مامۆساکان ناکەن بەڵام دواتر بە بەڕێوەبەرەکان و یاری دەدرەکان و سەرپەرشیارەکانی شەکەن لەم بوارانەدا بۆ بە کەلتورکردنی دیداکتیک لە سیستمی پەروەردە و فێربوونە ئەمە تا چەند ڕاستە نازانم بەڵام ئەم ڕاهێنەرانە هینەشان بە بەردەوامی ڕاهێنان دەبینن بە بەردەوامی خول دەبینن و نەقلی دەکەن بەڵام بۆ بەڕێوەبەرەکانوانە بەڕاستی نازانم تا ئێستا نازانم تا ئێستا ئیشەکە لەسەر ئەوەم قۆناغی یەکەمە تا ئێستا ئیشەکە لەگەڵ مامۆستایە بەڵێ لە ڕووی کوالیتیەوە ئێساوان ناونیشانی مامۆستایان هەیە بۆن بە سەرپەرشتیارەیە یعنی چی تریان یعنی هیچ ناونیشانێکیان ئەبێ مامۆسانە تا ئێستا هەر مامۆستای ڕاهێنەرن وابزانم هیچ شتێکی دیاری کراو نییە تا و جێگەی من بزان نازانم ئێستا لە وەزارەت چی دەگوزارێ یاگە شتێکی تازات بێ بەڵام وەکو بڕیار و ئەوانە دەرچوو بێ ئەمان مامۆستای ڕاهێنەر ئێستا ئەم خۆ لە چەند هەفتەیە هیچ هێزێکی کاریگەری معنەوی هەیە دوای کە ئەو بڕوانامەیان پێدرێەوە سەرکەوتوو بوون وەکو سەنەدێکی بەهێز دەنا و دۆسی تایبەتی حەقی بێ مامۆستا بەکار بهێنرێت بێگومان شتی تایبەتی خۆیانن و ئەمانە بە ئەمری وەزاری دەچنە خوێندگەکان و پاڵپشتێکی زۆری وەزارەتیانەیە و ئەم پرۆژەیە وەزیری پەروەردە هەموو هێزی خۆی خستۆتە سەر حەزەکەمەوە بڵێم باش لە پشتیانە باش هەرچەند باست کرد بەڵام ئەگەر بە کورتی بتانی ڕوونتری کەیتەوە جیاوازی ئەمان و سەرپەرشتیارەکان چی سەرپەرشتیارەکان خوێندنگە هەڵە سنجێن وەکو خوێندگە کۆی خوێندنگە هەموو لایەنەکانی خوێندنگە هەڵە دەسەنجێنن وەکو سیستمێکیان لە بەردەمایە ئەوەستەدەم مامۆستای ڕاهێنەر هۆشتانە هەڵناسەنجێنێ پەیوەندی بە هیچ شتێکی کەەوە نییە پەیوەندی بەەوە شۆنیە مامۆستا لەگەڵ خوێندکارە باشە خراپە پەیوەندی بە هیچەوە نیە بەس کارامەیە دیداکتیکەکانی مامۆستا واتە مامۆستا ئەو میتودانە تازانە بەکارێنێ لە پۆلا یا بەکاری نهێنێ ئێمە بەس لە ڕاهێنەرەکان بەس ئیشمانەوەی باش من سوپاس دەکەم هیچم نەماوەگە پرسیارێک یا تەوەری شتێکم بیرچوو بێت دەرفەت هەیە بەڕێزت لەسەر پرۆسەکە هیچ بیر نەچووە بەس حەزەکەم بۆ پەیامێک بۆ مامۆستاکان هەموو مامۆستاکان پێویستیان بەم کتێبە هەیە ئەمە بەشێکی ئەوەی ئێستا دەیخوێن بەشێکی کەمە لەما لە داهاتووە بێتەوە بۆ ئەوەی مەتودی تازە بەکاربێنی کارایی خوێندکار بێت و پێویستت بەم ناوەڕۆکێ تقریبا 6 مۆدل و مەتود و ستراکچەری تایە ومە لە خوێندنگەهلەکان دەمێکە من 2009 کتێبێکم بڵاو کرد بەکاری دێنن هەمویان بەکاری دێنن بۆ بەرزکردنەوەی ئاستی خوێندکار و ئەوانە بەشێکی زۆری مەتودەکان بەکارێنن مامۆستاکان پێویستیان پێیەتی بەڕێوەرەکان دەبێ بزانن مامۆستاکانە خەریکی چین دەبێت شارەزای بن سەرپەرشتیارش پەیوەندی بە بابەتانەوە هەیە بۆ بەرزکردنەوەی تواناسازی ئەوان بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا فایق سەعید کارناسی پەروەردەی سپاس دەکەم لە بەرنامەی گفتوگۆی تایبەت ئامادەبووی زۆر سپاس بۆم هەیە بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی گفتوگۆ دەمەوێت بەر لەوەی ماڵاوایی کەم سوپاسی ناوەندی غەزەل نووس بکەم ئەم دەرفەتەیان بۆ ڕەخسانین لێرە توانیمان گفتوگۆیەکی معریفی لەسەر پرۆسەیەکی گرنگ کە باس و بابەتی دیداکتیک و هونەری وانەوتنەوەیە لە بواری پەروەردە و فێربووندا سوپاسیانەکەین وە سوپاس بۆ مامۆستا فایق کە لێرە کۆمەڵێک وەڵامی گرنگجیایە و ئومێدەوارین سوودی هەبێ بۆ گشتی سوپاستانەکەم کە ئێوەش تاوەکو ئێستا دانیشتن بە دیار بەرنامەکەمانەوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک